ساڵتان لێبێ و ئەم کاتتان باش. 3 ساڵ لەمەوبەر شکۆی نیشتیمان سەرۆک مام جەلال ماڵاوایی لە کورد و عێراق و جیهان کرد. ئەو سەرۆکەی کە یعنی زۆرێک لە سەرکردەکانی جیهان، سەرکردەکانی کوردستان، سەرکردەکانی عێراقی هاوڵاتی لایەنی سیاسی دەڵێن نە دروست دەبێ و نە دروست دەبێتەوە. من لێرە نامێت لە پێشێکێکەدا زۆر لەسەر و بابەتە بڕۆم لەبەرەوەی چەند میوانێک قسە لەسەر لایەنە جیاجیەکانی ژیانی سەرۆک مام جەلال و ڕۆڵ و گرنگی پێدانەکانی سەرۆک مام جەلال بە لایەنە ژیانی و ژیاریە جیاوازەکان بۆ دۆخی خەڵک، بۆ دۆخی سیاسی، بۆ دۆخی حکومڕانی، بۆ دۆخی ئاشتەوایی و پێکەوە ژیان، بۆ پێکهێنانی پەیوەندی نێوان پێکهاتەکان، بۆ گرنگیدان بە پێکهاتە جیاوازەکان چ لە هەرێمی کوردستان، چ لە عێراق بەگشتی، چ لە پارچەکانی دیکەی کوردستان. ڕۆڵی سەرۆک مام جەلال بۆ گرێدانی پارچەکانی کوردستان بە یەکدیەوە بۆ یەک پارچەکردنی خەباتی کوردایەتی تەمان لە هەر ناوچە بە سروشت و بە شێوازی خۆی ئەم بابەتانە باز دەکرێت. بۆیە ڕاستەوخۆ میوانەکان دەناسێنم و گفتوگۆکان دەست پێکەین. نەرمین عوسمان چالاکوانی ڕێکخراوەیی لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ و هەروەها فەتحوڵڵا حسێنی ئەندامی نوێنەراتی ڕۆژاوە لە هەرێمی کوردستان بە هەمان شێوە لە ستۆدیۆ لەگەڵمانە بێ و دواتریش لە ڕێی سکایپەوە یونادم یوسف کەننا لەگەڵمان دەبێ. سوپاس بۆ ئامادەبوونتان بەخێر بێن. نەرمی خانەگەر لە بەڕێستەوە دەست پێ بکەم بەر لەوەی پرسیار بکەم دوای 3 ساڵ چ بۆشاییەک دەبینی؟ جە بڵێت چ بۆشاییەک نابینین. بۆشاییەکان ئەوەن دەزۆرن بە ماڵ ئەوەی مام جەلال ڕوحی شاد بێ بەڕاستی لە زۆر بواری ژیانە بە تایبەتی لە بواری سیاسیە بۆشاییەکی زۆر گەورە دەبینین کە باز لە سیاست دەکەم تەنها سیاسەتی ناوخۆ ناڵم، سیاسەتی ناو ئەیچێتی نیشتمانی ناڵم بە تەنها، سیاسەتی کورد ناڵم بە تەنها، سیاسەتی عێراق، سیاسەتی وڵات، سیاسەتی ناو ئەحزابە سۆسیال دیموکراتیەکانیش پێیانەوە دیارە. چکە ماوەیەکی دوور و درێژ مام جەلال سەرۆکایەتی پارتە سۆسیال دیموکراتەکانی دەکرد، ڕێکخراوی ئینتەرناشناڵەکان. لەبەرەوە بوونی مام جەلال ئەو کاتە ئەو بۆشاییانەی هەموو پڕ کردبووە کە نەما و ماڵ ئاوایی لێکردین کەواتە بۆشایەکی زۆری دروست کردووە. ئەو مام جەلالەی کە بە سەمامی ئەمانی عێراق دانراوە، ئەمە نازناوێکە کە سیستانی ناوی لێناوە، ئەو سەمامل ئەمانی عێراق نەماوە. من ئەو ماوە دوور و درێژەی کە لە بەغا بووم ئەزانم هەر کێشەیەک هەر لانێکی حزبی کە ئەو وەختە سەردەمی دەرچوونی دەیەها حزبی عێراقی بوو، هەر کێشەیەک هەبوایە ڕاستەوخۆ ئەچوونە لای مام جەلال بۆ ئەوە چارەسەری کێشەکان بکرێت. لە ناو وەزارەتێکی تاچیشە ئەگەر کێشە هەبوایە ئەچوون بۆ لای مام جەلال. پرسی ژن ئەگەر کێشە هەبوایە لە یاسای کەسایەتی لە ناو دەستورە ڕوومان لە مام جەلال دەکرد. هەر پرسێک کە پەیوەندی بە سیاست و کۆمەڵاتیەکانی ناو عێراق هەبوایە ڕوومان لە مام جەلال دەکرد، نە ئەچوینێ لای کەسێکی کە. مام جەلالیش ئەگەر بیوت بای خۆی ئەیوت بڕۆن بۆ فڵان کەس و من تەلەفۆنی بۆکەم. لەبەرەوە بۆشاییەکێک جار زۆر گەورەی بەجێهێشتووە بە تایبەتی لە ناو ئەیچێتی نیشتمانیشە. بەڕێ من ئەو بۆشاییە زۆر فراوانترە. ئەوەی کە بە مام جەلال ئەکراوەکو تاک کاریزماکەی ئەوە نەبەهێز بوو، هیچ کۆڕ کۆبوونەوەیک و جەلسەیەکان نەبوو کە بیرۆکەیەکی تازەی پێنەبێ. شتێکی فڕێ ئەدا لا دەبوو بە ئامۆژگاری، لا دەبوو بە ئایدۆلۆجیکی فکری، لا دەبوو بە استراتیجێک بۆ کارەکانی خۆت. هیچ کۆبوونەوەیەک نەبوو شتێکی لێو فێر نەبی. چەند بابەتێکی زۆر گرنگ دووروژان. یەکەمیان ئاشتەوایی و گرفتی عێراقی کە وەکو خۆت دەڵێ یعنی هەر گرفتێکە بۆ ڕویان لە مام جەلال دەکرد. حەز دەکەم دواترەوە بە وردی بۆمان باس بکەین کە بە مام جەلال لەلایەن یعنی ئایەتوڵڵا سیستانی و دەوترێ سەمام ئەمان بۆ وای پێوتراوە وردەکارێکی چی حەز دەکەم دواترەوە باسکەی و لە هەمووی گرنگترەوەی مام جەلال یعنی سەرۆکێکی کورد و پێشمەرگەیەکی کورد بۆ بە سەرۆک بۆ ئەم هەموو ڕوولێکردن و تەکلیفکردنە لەو بۆی گرفتی عەرەبەکان چارەسەر بکە. یعنی ئەمە گرنگە، نەک تەنها مەبەستم عەرەب، هەموو پێکهاتە جیاوازەکان لە
عێراقدا حەز دەکەمەوانە بە وردی دواتر باس بکەیت. کاک فەتحوڵڵا ئێوە خەباتی ڕۆژئاوا خەباتێکی دێرینە و خەباتێکی خاوەن حەقیشە بەڕاستی. مام جەلال چی کردو بە ڕۆژئاوا چۆن پشتیوان بۆ لەم خەباتە؟ مام جەلال دەکرێ بڵین لە ڕۆژئاوا دەستی هەبوو لە پشتیوانیکردنیەوە؟ سەرۆک مام جەلال بەڕاستی هەبوو ناو یان حوزوراوی ساحەی سیاسی عربی سووری یان کوردی سووری يعني استثنائي بو وجودك استثنائي بو نماذج سرداني مام جلال متكرر بنزور هم للشام دمشق وبايتخت سوريا وهم جي لقامشلو وكو السنتركي كردي خرو يعني لبر اوا سردانك زور زور يعني اگر ناكوكي دو حزب كردي سر فرزياك سياسي هبا يا سر كردايك سياسي بقطعا سر مام جلال نبو دايم حرد بسردانك لدمشقيان لقامشلو دايم او حزبان كردي لدوري بري مام جلال كود بون كاتواني بالاستشاره يكلي بكت لا ما زال محمود الزاني بارتيا يعني يكيتين اجتماعي كردستان يكم شت دامزراندن اللي دمشق بو دوام بيوندي دبلوماسي وسياسي مام جلال لقال سروكي بيشو سوريا حافظ الاسد كاوجي كاريزماكي بهيزي هبو لنا ولاطاني عربي يعني او دو كاريزما كاريغري هبو بكل تاكيد يعني اگر تسير بك قمعي لباكور هبويان او سربريني كالعراق هبو الكردستاني عراق هبويا او سربريني النرم كالرجلاتي كردستان هبو قطعا او قمعي قورا لنا سوريا نبو يعني تشن فرزياكي سياسي قورا تشن خطري بالسر رجيم سوريا او بري 4 سال سجن هبو يعني هر چند تمرد کربا يعني بر اوجي بكل تاكيد بيوندي يكيتي الاجتماعي يعني ما بجرال دو صفتي قوية لا هو متلازم بون هم حكمة وهم حنكة لا يهبو يعني حكمة بعقلانية لقى سياسة تعامل كرد وحنكة بالسياسات أتواني بمخاطبة عقلي عربي بك لبر أو كاريزما يهبوني لسوريا وبيوندي زور لسوريا وروشتنو هاتني لسوريا بكل تاكيد آكامي هبو والبر أواجي إما وكو حركات تفقرة سياسي كردي لسوريا تفقرة كسيفيل بون تفقرة كمدني بون ذهنيتي روشنبيري زيادة بول ذهنيتي شارو ذهنيتي هالقرتني شكي برانبري ريجيم شربك البر أواجي واقعك خوش هاتو درست كرن بسايا مام جلال وبوجود مام جلال نماذج بيوندي سلف لقال فرزيات طاقتك لسر سكرتيري حزبكاني كردي هبو او امرجاري كبو او كرداني مدكرو تا حتى اخر جارجي كمن بيني نوتو دول دمشق يعني حتى حز ذكر دعمي تفقرين روشنبيري كردي جيبك دزاني بو كواقعك كردي هيا واقعك ندى سلات سياستها كردي وروشنبيريا كردي دعم دك بقدر كأبي درفتك للدروة بدرفتي للدروة جي بكل تأكيد وكيبة بارتيك كردستاني بو يعني بصمات إمام جلال حتى روشنبيريا كردي جي ذهبوا بكاريبو دعم بك وبالبشتي بك سر أسي سياسي وسر أسي روشنبيريا أشكاك فتح الله أقر يعني فلسفي مام بيركردنوي مام بو دوزي كرد لسوريا شلون بو يعني مام شرقت شاريشي هبو بو دوخي كسوريا يعني كرد هيبو لسوريا هم لسردمي وكو خود باس كر حافظ الصد ودواتريش بو رودا وكان كدريج دبنو دقن ببهاري عربي مام جلال تشتورق لبير كردنو فلسفه الربازي هبو بو شارة سر كردني ودوخانا يعني زور نامل مام جلال گهشتن كرداني روجاوا بالتايبد يعني اگر بيش كريزا 2011 بو دايم ايو دزاني بو كائمة اتوان بديالوج افتقوا بكن وديالوج يعني بين الرجيم وبين تفكير سياسي كردي دابران نبو هبو يعني گفتگو یک راستا جدی نبو علنی نبو بلام گفتگو یک بو اتوانی مسئله کردی بدیالوگ چاره سر بگن اگر تو به واقع جی خو حافظ اسد جی او هیزی نبو کاتوانی بحکم همو سوريا بك اللي برجش طائفيه كبشوك وعلوي كشيعان مذهب لانه سوريا كميننا لا تواني بحكم بك واتواني بما في كردي اكثر بتشسبين واتواني بواقعك كردي الويدروس بك بلام دواي كريزا 2011 نامين مام جلال زور گشتنا روجاوا كايوه بشك نبن او كريزا هاني او كريزا بدريج بك يا كم دوام مام جلال ديود دريج دخانه بكل تاكيد قلتي زور دريج دك دوام بر بيرتان بچا بشار اسد بروخه دو هزي قورة لبشت بشار اسد الرجيم كان يا كم هزا كهرميه كزل هزا او جولات ايران دومو ولاتك وكو روسيا كقطبه كيناف دولتيه اما هردو هزانا اما قطعا ناهل الرجيم اسد جلال وابو هم رودا وكان لسوريا دريج دخانه وهم حكومتي بشار اسد بم اسانيه ناروخه
دوو پێشببینی 9 ساڵ بەر لە ئێستا بەر لە ئێستا و کاتی 2014 ئێمە هاتن لای مام جەلال دوای ڕێککەفتنی دهۆ کە ئەمزای کرد هەموو هێزن سیاسی کوردی ڕۆژاوە لە دهۆک ڕێککەفتن بناوە ڕێککەفتنی دهۆک مە ئەمزا کرد سێ پارتیان گەرانتۆر بۆ ئەو ڕێککەوتنە هەبوو پارتی دیموکراتی کوردستان یەکیتی نیشتمانی کوردستان و پارتی کرێکەرانی کوردستان ئێمە کاتی هاتن بۆ پیرۆزباهی کە مام جەلال لە ئەو ڕێککەوتنە بکە کاتی سەرۆکێ شاندەکە بۆوی ینی شەرح دەکرد کە چ بووە ڕۆژاوە ئێمەمان چ کردووە یعنی یەکسەر ئاماژە بە ئەو دەکرد کە ئەو پێشبینیا مام جەلال هەمویان هەنگاو بە هەنگاو لە ڕۆژاوای کوردستان هاتیە چەسپاندن هاتیە دی لەبەر ئەو تشتا مام جەلال ئەو ئامۆژگاران کە بۆ کوردی ڕۆژئاوا دەکرد هەمویان ئێستاجی واقعن لەوێ کە ئێمەجی کورد بڕاستیش ئێمە نەبوون بەشکل ئەو ململانی ئەو شەڕی تەعفی مەذهبی کە ناو سووریا هەیە ماخۆ پاراست ما دەزانی بڕاستیژی کە ڕێژیم دارەخ و دەخاینت و ئەو هەردوو هێزاناژی بڕاستی کە مام جەلال پێشبینی کرد مۆسکۆ و تاهران تا ئێستاژی پارپشتی ڕێژیمن و پارپشتی ڕێژیم ژمین تا چارەسەریە سیاسی بێتە پێش حتا چارەسەریە سیاسی ئەگەر هاتە پێش بەکل تاکید منزومە باسی و بەشار ئەسەد وەکو فەرەزیاک ئەوێ بمینن بەشەکە ژ سووریادا دەستخۆش هەڤاڵ نەرمین باست ینی باسمان لە وشەی سەمام ئەمان کرد ینی چەتری کۆکەرە و پارێزەری عێراقیەکان بە گشتی بە هەموو پێکاتە جیاوازەکانەوە مام جەلال چۆن ئەمەیە کرد بەڵێ یەک شت بۆ ئەوەی کاک فەتحوڵا چکە من شاید حاڵێکی فترێکی دوور و درێژم کە لە سووریا بوون ئەو وەختە دارۆ نوێنەری یەکێتی نیشتمانی بوو لە سۆریا ئەو هەموو چەک و پارەیە و پێشمەرگە بەو جوهودەی بەو ڕێککەوتنانەی کە مام جەلال بەو کاریزمای مام جەلال کە هەیبوو لە ڕۆژئاوا و لە ناو سووریا توانی ببێتە هۆکارێک بۆ گواستنەوەی چەک و پارە و پێشمەرگە لە ڕێگەی سووریا و لە ڕێگەی کوردستانی ڕۆژئاوا بەرەو کوردستانیان ئێمە یەکێکە لە ئەو ڕۆڵانەی کە مام جەلال ئەیبینی لەگە ڕۆژئاوا بەڵێ مام جەلال خەسڵەتێکی زۆر جوانی هەبوو بە زمانی هەموو کەس ئەیتوانی قسە بکە لە زمانی گەورەترین ڕوئەسای دەوڵەت هی وڵاتانی دەرەوە بۆ سەرکردە ئەحزابیەکان بۆ زمانی جوتیارێک ئەو جۆرە خەڵکە کە ئەتوانێت بە هەموو جۆرە زمانێک کە دەڵێ زمان یعنی بەو ئاستی خەڵکەکە بتوانێت قسە بکە زۆر گرینگە کەم وێنەیە جا مام جەلال بە زمانی هەموو ئەحزاب عەرەبیەکانی ئەزانی لە گەورەترین حزبیانەوە تا بچووکترین حزب بە زمانی ئەزانی لە بەرەوەی چکە خاوەنی زانست و زانیاریەکێک جار زۆر بوو لە سەریان چکە زاکرێکی بەهێزیشی هەبوو باسی یەک سەرکردت کردا بایە ڕەچەڵەکی ئەزانی و ئەیزانی چۆن بیرەکاتەوە ئەو کە بە زمانی ئەزانی مانەوەی بیرکردنەوەشی ئەزانی چۆنەکە ئەیزانی لە دوای خەلفێتی ئەو قسانی کە ئەیکا چی لە پشتەوەیە چۆن بیرەکاتەوە لەبەرەوە زۆر ئاسان ئەیتوانی لە تێبگا لە چۆنیەتی بیرکردنەوەی ئەو ئەحزابە سیاسیانەی ئەوێ ئەو بەڵانسەی ئەتوانی ڕاگرێ جا بۆیە لە زۆر سەرکرداتی دنیاشەوە یعنی پێشبینیەکانی مام جەلال بۆ هەموو ڕووداوەکان وای لێ کرد بوو سەرکردەکان سقەی پێ بکەن باوڕێکی تەوایان پێبوو سەرکردە جیهانیەکان مەسەلەن هەموو خەڵک وای تەسەورە کرد عێراق هجووم کاتە سەر ئیسرائیل ئەوتی نەخێر هجوومە کاتە سەر کوێت ئەو پێشبینەی وای لێ کردبوو ڕوئەسای دەوڵەتانی دنیا ئەیان نرد بە دوای مام جەلالە چۆن زانی وەکە هجوومە کاتە سەر کوێت یا پێشبینیەکەی کە ئێستا باستان کرد کە ئەسەد ناڕوخێ هەمومان ئێمە ئەمە تەوەقوعمانە کرد بە شار ئەسەد بڕوخێ نەرمی خان دەوترێت لە کۆبوونەوەی یا مەکتەبی سیاسیان سەرکردایەتیە ئەم بابەتە قسەی لەسەر کراوە هەمووان وتویانە نەخێر سووریا بە دەردی وڵاتانی عەرەبی دەڕوا کە بەهاری عەرەبی من یەکێک بووم لەوانەی کە وا بۆ چوونەکەم وا بوو کە لە بەهاری عەرەبیا بە شاری ئەسەدیش چارەنووسەکەی وەکو سەرۆکەکانی کێ و ئەو لە ناو کۆبوونەوەکە من لێوێ بووم وتی نەخێوانە ناڕوخێنەوە ئەشی بینەوە بەو ئاسانیە بۆ ئەم سەردەما بە شار ئەسەد ناڕوخێ لە بەرەو پێشبینیەکانی وا بووە حتا پێشبینیەکانی بۆ عێراقیش یعنی لە مؤتەمەری معارەزە
من لە مؤتەمەری معارەزە بووم لە لەندەن هەموو ڕوئەسای عێراقی بە بر بتوونی مام جەلالیان دەکرد بەسەر پەرشتی بۆ ئەو کارانە مام جەلالیان دەکرد بە ڕێبەر بۆ ئەوەی چارەنووسەکانیان پێ بڵێ لەبەر بۆیە دەڵم بە زمانی خەڵکی ئەزانی و کابرایەکی ئەکجار زۆر خاوەن معلومات و زانیارێکی ئەکجار زۆر بوو زۆر خوێنەوار بوو زۆر ڕەوشەنبیر بوو ئەمە وای لێ کردبوو کە خەڵک باوەڕ و متمانەیەکی زۆری پێبێ وای لێ کردبوو کە خەڵک باوەڕ بە پێشبینیەکانی بکە هەواڵ نەرمین کاک فەتحوڵا لێرێ بووە پرسیاری ڕۆژئاوا لە جەنابەت ناکەم بەڵام لە ڕۆژهەڵاتیش سەرۆک مام جەلال چ لە سەردەمی شاخە و لە دوای ڕووخاندنی سیستمی پاشایەتی لە ئێران یعنی پشتیوان و ڕۆڵێکی گەورەی هەبوو چووە گەیکێتی چووە خودی سەرۆک مام جەلال بۆ پشتیوانی ڕۆژهەڵات بۆ کوردانی ڕۆژهەڵات یعنی هەموو جار دەمانزانی و دەمانبینی کە سەرۆک مام جەلال دەیان گەنجی کوردی لە پەتی سێدارە هێناوەتە خوارەوە و نەیهێشتووە ینی سێدارە بکرێن یان ڕوحیان بچێشرێ بۆ ڕۆژهەڵات مام جەلال چۆن بیرێ کردەوە مام جەلال چکە خۆی کوردستانی بوو هیچ پارچەیەکی بەلاوە جیاواز نەبوو لەگەڵەوەی تر ڕەنگە سکرتێری گشتیەکێتی نیشتمانی ببێ بەڵام کەسێک بوو بە یەکسانی سێری هەموو لایەکی کرد پێکەوە ژیان و ئاشتەوایی ئەو بۆیە زۆر جار بەسی دەستکە گوڵەکەی کرد دەستکە گوڵەکە هەر لە ناوکێتی نیشتمانی نەبوو دەستکە گوڵەکە لە سەر تاسەری عێراق بوو دەستکە گوڵەکە لە ناو کەرکوو بوو دەستکە گوڵەکە بۆ کورد بوو بۆ هەموو ئەحزابە سیاسیەکان چکە سەردەمەکەی گۆڕابوو ئەو سەردەمەی کە دوای ئەوەی کە چالاکی مەدەنی دەستی پێکرد ینی پاژەوەی کە هەرێم دروست بوو پێشەوە کە ئەوەنیە قەراری 688 دەرچوو ئێتر ئەو ناوچەیە تۆزێ ئازادی بەخۆی و بینی ئەمە جۆری سیاست مام جەلال گۆڕی ینی لە شەڕێکی چەکداریەوە کردی بە شەڕێکی مەدەنی کردی بەو تەناقوزاتانە بەو سراعێکی مەدەنی باوەڕی بە سراع هەبوو بەڵام سراعی مەدەنیانە لەنە سەردەمی چەکداری بۆ نمونە لە سەردەمی پێشمەرگاتی مام جەلال چەندین جار هێزمان نردوتە چەندین شەهیدیشمان هەیە لە کوردستانی ڕۆژهەڵات دوو من خۆم یەکێک بووم لەو کەسانەی دەیان وێنم هەیە ئێستاش لەگەڵ کۆمەڵی ئێران و لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانی ئێران ئیتر ئەمانە هەمووی هاتوون و مەقەڕەکانیان لە لای ئێمە بووە مەقەڕیان لە لای ئێمە بووە هاوکاریان لە لای ئێمە بووە هاتو چۆمان کردووە ئێمەش سوودمان لەوان وەرگرتووە لەبەر مام جەلال بۆیە چووکە کوردستانی بیری کردوێتەوە ڕەنگە بۆ هەر پارچەیەک بۆ هەر ناوچەیەک بۆ چوونێکی خۆی هەبوو بێ بەڵام کوردستانی بیری دەکردەوە ئەوەندەی لە لای ئێمە ناسراوە ئەوەندە لە کوردستانی ڕۆژهەڵاتیش ناسراوە ئەوەندە لە ڕۆژئاواش ناسراوە ئەوەندە چەندین جار پەیوەندی لەگەڵ ئاپۆ بە ئەستەن هێنانی بەرز ئۆجەلان بۆ سووریا یەکێکە لەو کەسانی کە هێناوێتی و پشتیوانی کرد مام جەلال و شوقەکەی کە گرتیان و ئەو ماوەی کە دوور و درێژی لەوێن دەرێ بوو مام جەلال هاوکار بووە مام جەلال هاوکاری پەکەکە بووە بە پێچەوانەوە ئەستانەوان خوان نەناسرا بوون کادیرەکانی ئێمە ناسرا بوو هەر کەسێک هاتە ئەمدی و ئەیانود ئەم کادیرانەی ئێچەتی ئەناسین ئیتر وەریان دەگرت و ئیستیلامیان دەکرد لەبەرەوە مام جەلال چکە کوردستانی بوو هیچ حزبێکی بەلاوە ئەوە نەبوو ڕەنگە ملاحەزاتی هەبوو بێ بەڵام ئەو چەپکە گوڵەیە و بەلایەوە گرنگترە هەموو جارەمت گوڵە باخەکە جوانترایی و دڕاستەکە لە دروستکردنەوەی مؤسساتی کوردستانی حکوومەتی کوردی لە دوای ڕاپەڕی و دوای پرۆسی ئازادی عێراقیش حەزەکەم باز لەوانش بکەی دواتر ئەگەر ڕۆڵی مام چۆن بۆ چۆن بەشدار بۆ بەڵام لەوێ کاک فەتحوڵا زۆر جار کاک فەتحوڵا لە ڕۆژئاوا کە باز دەکرێت لە پشتیوانی یەکێتی پشتیوانی مام جەلال یەکێتی و مام جەلال جیاوازیان کردووە لە بینی کوردانی ڕۆژئاوا ئەوە هەبووە پشتیوان بن بۆ پارتێک لە دژی پارتێکی تر یان پشتیوانی لایەک بکەن لە نێو کوردیدا لە بەرامبەر لایەکی دیکە یان کەوتراوە کوردی ڕۆژاوە لای یەکێتی و مام جەلال کوردی ڕۆژاوە هەموو یەکە ڕاستە ئەم ینی
وەکم گوتی ئەگەر چه خلافاتێک سەر فەرزیەک سیاسی هەبە یان سەر پارتیەک سیاسی هەبە بڕاستی سەر شخصی مام جەلال کاریزمای مام جەلال هیچ ناکۆکیەکە سیاسی لە ڕۆژاوای کوردستان نەبوو هەمویان بە یەک چاوسێری مام جەلال دەکرد وەکو چۆن مام جەلالی بەعینی چاوسێری هەمویان دەکرد سەوان لە قامشلۆوان ببینە یان لە دیمەش و نەیمانەوێ لە دیمەشیانی ئەو زیاراتی هانێ و تەوسیاتی بۆ کوردی ڕۆژاوا یعنی هیچ کوردی ڕۆژاوا دنیایەکی گەورە بزانێ بن کە کاریزمایەکە سیاسی هەد پێشە ڕۆژ یان دە ئانوهیدا ئەتوەتانی بن احتیمادی لەسەر بکەن و بڕاستیژی کاتی دەستپێکردنی کریزە سووری هەموو حزبەکانی ڕۆژاوا کەسانی خوددان باندۆر هاتن بزانێ بن مام جەلال سەر ئەم قەیرانە چ ئەلێ نەمازە پەیوەندیەکی دوو درێژ لەگەل دیمەش خوێندنەوەی بۆ واقعی عەرەبی دوایی ڕۆخاندنی چەند ڕێژیمێکی عەرەبی هەمووی هاتن بەس بزانێ مام جەلال چۆن بیر ئەکە ئایا ئەم واقعە وایە یان وان نییە وەک نێرمینخانژی ئاماژە پێکرد هەندێک وەکو جەنابزی هەندێک ئەندامی مەکتەب سیاسیەکی تیژی گوتی تەواوە یعنی دیمەش ئەڕۆخە و یەکسەر ئەبێ کورد بن شەریکێ بریارێ سیاسی خۆلگەر واقعکی تازە بگونجێنن ئەوانەش دەهاتن ینی عینی مام جەلال گوتی مام جەلال خەریکە ڕێژیم برۆخە ئێوە چ ئەلێن یعنی بۆوان گوتی نارۆخە برۆن ئیشی خۆی سیاسی بکەن نەبن بەشێک لە ئەو ململانە ئەو ململانە ململاکی تائفیە نەنەتەوەیە ئەو یعنی ڕای بوو لەسەر فرە حزبی لە ڕۆژاوە لە لای یعنی فرە حزبی لا ئێمە خۆ هەمووتان دەزانن هەندێک پارتیان کوردی زۆر نزیکن لە پەکەکە هەندێک پارتیان کوردی زۆر نزیکن یەکیتی نیشتمانی هەندێک پارتیژی نزیکن لە پارتی دیموکراتی کوردستان بەڵام ینی کاتی من دەزانم و کاتی من لێرەمە هەموو پارتیان کوردی ئەو کەسانی نزیکی پارتی بژی داهاتن سەردانی مام جەلال دەکەن ئەگەر نەبوو یەکیتی نیشتمانی داهاتن بۆ شخصی مام جەلال داهات ئەو ناکۆکی سیاسیش بەر لای مام جەلال نەبوو ئەو سینگەکی فراوان هەموو پارتیەکە سیاسی با بێت سەرچاو میوان بە لە سلێمانی بێ کوردستان ببینە و ئەزمونە ببینە ئەتوانی بە دەرفەتێکی لێرە ئەستیفادە لێ بکە واقعکی سیاسی دیبلۆماسی لێرە ئەتوانی بگوازێتەوە بۆ ڕۆژاوە بەر هیچ واقعکی سیاسی دیبلۆماسی لایمان نەبوو بڕاستی ینی جغرافیاکی داخراو ڕژیمێک دۆرپێشکریە بەڵام نەبوو واقعکی وەک پێگوتی نەوەک عێراق و نەوەک تورکیا و نەوەک ئیران واقعکی ینی نەرمە بەڵام داخراوەیە ینی لەبەر ئەوە مام جەلال ئەو ینی ئەو ناکۆکی حزبی لای ئەهەمیەتی لای نەبوو لای نەبوو هەموو حزبەکە کوردی تاڵەما دەزانێت بۆ مەسئلەی کوردی دەکەن مەسئلەی کوردی کێشای کوردی لای مهمە کێشایە کوردیژی لای مهمە مەسئلەک سیاسی چارەسەر ببە نەبن بەشێک جەنگەکە مەذهبی و نەبن بەشێکە شتون و توژیە لە سووریا لە ئێستاژی لە داهاتووشی و بڕاستیژی کوردی ڕۆژئاوا بە ئەو واقعا کردن بە ئەو واقعی بە هەموو ئەو تەوسیاتی مام جەلال جێبەجێکرد نەبوون بەشێک جۆرافیای خۆپاراستن نەبوون هێزەکە هێرشکار بوو نە هێزەکە بەرگری لە خۆ بکەن ببن بەشەکە شارەسەریە سیاسی نەبن بەشەکە ئەو ململانی خویناوی کە ناو سووریا هەیە ئەوە هەموو تەوسیاتی مام جەلال بوون لەبەر مام جەلال بڕاستی ینی ئەگەر بڵێم ڕاستە باشووری کوردستان جغرافیای مام جەلال بوو بەڵام ڕۆژئاوای کوردستان ئیمتیدادێکی مام جەلال بوو نامازە دامەزراندنە یەکیتی نیشتمانی پەیوەندی گەورە لەگەڵ هێزەکانی سیاسی کوردی هێزەکانی عەرەبی ناوسویە جگەل حزبی بەعەس ینی ئەمە کۆمونیستەکانی لە دیمەشق بوون پارتیە ناسری هەبوون اشتیراکی هەبوون سۆسیالیست هەبوون تعامل لەگەڵ هەموو پارتەکان دەکرد حتا لەگەڵ فڵەستینیەکان حتا چەند جاری یعنی لە میوانداری مام جەلال چەند پارتیان کوردی و پارتیان فڵەستینی ئەتوانی بن کۆ ببن ئەتوانی بن کە وەکو دوو ملەتی بندەست ئەتوانی بن پەیوەندیان هەبە و فعلا هەندێک پەیوەندی دروست بوون بینی پارتیان کوردی و پارتیان فڵەستینی بینی کورد و پارتیان لوبنانی ئەتوانی بن نەمازەکە واقعکی کراوە بینی لوبنان و سووریا هەبوویان ئەو تشتانە مام جەلال درەخساند بۆ کوردەکانی ڕۆژاوا بەر کوردی ڕۆژاوا ئەمکانیاتان زۆر لاواز بوو پەیوەندیان چەند زۆر باە دیگەشتە حەدی دیمەشق زیاتر نەئەتوانی بۆ بکەن بەڵام مام جەلال ڕۆڵێکی گەورە هەبوو دە ئەو واقعادە ئەگەرتە بێ حەقیقەتجی چۆن ئەتوانی بوو داما پرۆژەیە ئاشتی لە باکوور بکە تا لە ژیان مابووژی واقعی سیاسی لە ڕۆژئاوا زۆر بدلی بووژی کە تا ئێستا پەیکە دەهاتە سەری بەڵام دوای نەمانی مام جەلال غیابی مام جەلال ئێستا سێ شاری کوردی داگیرکراوە لای تورکیا ببوونی مام جەلال ئەو تشتانە ئەو تهدیداتی گەورە لەسەر خۆمانژی نەبوو بەڵام غیابی مام جەلال ئاکامێکی گەورە خسارەتێکی گەورە بەڕاستی گیاندا تایبەت کوردەکانی ڕۆژاوا باشە هەواڵ نەربین ئەوەی کە ینی شتەکان زۆرن لەسەر ژیانی مام جەلال بپرسم لەسەر ڕۆڵ و کاریگەری مام جەلال بەڵام دەمەوێت
یعنی نظرەیەکی کورد لەسەر دروستکردنەوە و بە مؤسساتکردنی حکوومەت لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین لە دوای بەرەی کوردستانی دیدی مامجلال بۆ دروستکردنەوەی حکوومەت و پێکەوە کارکردن و یەکتیم کارکردن ئەم هێز و لایەنە سیاسیانە بەیەکەوە چۆن بوو؟ بڵێ خۆی وەکو باسمان دەکرد لە سەرەتاوە مامجلال پێشبینیەکانی زۆر زەمنێک پێش ئێستا ئەو پێشبینیانەی دەکرد بۆ نمونە بۆ دروستکردنەوەی مؤسسات لە کوردستان بیری لەوە کردبووە کە ئەگەر هەرێمێک یا فدراڵیەک یا ناوچەیەکی سربەخۆ ببێ ئەبێ حکوومەتێکی دیموکرات خواز بێ حکوومەتی دیموکرات خواز پایەکانی چین یەکێ لە هەرە پایەکانی مؤسساتی مؤسساتەکانیشی چۆنن ئەبێ هەڵبژاردننی تیاابێ هەڵبژاردنێکی ئازاد و پەرلەمان هەبێ ئەوە بوو کە یەکەم هەنگاو دەست کرا بە دروستکردنی پەرلەمان مؤسساتی پەرلەمان اینجا حکوومەت اینجا وەزارەت ئەمە بە هاوکاری ئەحزابە سیاسیەکانی کە بەڵام ئەوەی کە ڕابەری سەرەکی ئەو پرۆسەیە بوو پرۆسی دیموکراسی بەڕاستی مامجلال بوو اینجا ئەو پرۆسەیە هەر لە شاخەوە دەستی پێکرد بوو بوونی ئەو هەموو مەقڕاتی ئەو هەموو پارتە سیاسیە و بە تایبەتی عەرەبیش ینی کە داهاتن و لە ڕێگەی ئێمەوە داهاتن و لە ڕێگەی یەکێتی نیشتمانیەوە دەچوونە بڵێن دەرەوە یا دەچوونە ئێران یا دەگەڕانەوە ئەم پەیوەندێکی ئەو کە ئەیزانی ڕۆژە لە ڕۆژان ئەمانە سوودی ئەبێ بۆنێتەوە بۆ پرسیینەتەوەی لەبەرەوە کەوتنە دروستکردنی مؤسسات ئەو مؤسساتە یەکەم سوڵتەیەکی تەشریعی و لەو سوڵتە تەشریعیە بڕیاردرا کە پەیڕە و بەرنامەی هەبێ ئەنجا بەشداری ژن لە پەرلەمانی کوردستان ئەنجا دوای ئەوە وەزارەتەکان مؤسساتی وەزارەتەکان و لەسەر چ بنەمایەک چۆن سەرچاوەی دارایی بۆ ئەوانە پەیدا دەکرێت ئەمە یەکێک مامجلال باوەڕی تەواوی بە مؤسسات هەبوو جگە لە هەر مؤسساتی حکومی مؤسساتی حزبیش ئەو هەموو مؤسساتی کە لەناو ئەحزابی ئێمە هەیە هەمووشی ئەم بیرۆکانن کە دروستی کردووە لەبەرەوە باوەڕی تەواوی بە مؤسکاری مؤسسی هەبوو چکە باوەڕی بە مەدەنیەت بوو بە بڵێن کاری شارستانیەتی و مەدەنیەت کە کەسێکیش باوەڕی بەوە بێت دەبێت مؤسساتی بێ لەبەرەوە یەکێ لە هەنگاوە سەرەکیەکانی سەرەتاکەی ئەو مؤسساتانەیە کە لە کوردستانە دروستی کرد زۆر باش دوای بڕیاری 1688 زۆر باشە دەست خۆشەگەڕێمەوە لا بەڕێز یونادەم یوسفکە ناس کردێری گشتی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کەمێکتر لەسەر هێڵی سکایپ و لە بەغدا و ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ بۆ گفتوگۆکردن لەسەر دوای 3 ساڵ لە ژیاناوایی شکۆی نیشتیمان سەرۆک مامجلال نەربین خان قسەیەک زۆر دەکرا و ڕەنگە ئێستاش هەندێک جار بکرێ دەوترێت دوای ئەوەی کە مامجلال دەبێ بە سەرۆک کۆماری عێراق کوردستان جێ ئەهێڵێ کە کوردستان جێ ئەهێڵێ ئەو گرنگی پێدان و خزمەتی کە پێشتر هەی بۆ کوردستان کاڵ دەبێتەوە کەم دەبێتەوە وایە لای مامجلال جێهێشتنی کوردستان و چوونە بەغدا ئەمەی دروست کرد نەخێرنە ئەسە خۆی مامجلال باوەڕی وا بوو عێراقێکی دیموکراسی فیدراالێکی سەرکەوتوو باوەڕی بەوە بوو کە تۆ لە کوردی باشوور ئەتوانەیە ئازادی خۆی بەدەست بێنێ لە حکوومەتێکی دیموکراتخوازی فیدراال ناکرێ حکوومەتێک تۆ دیموکرات نەبێ و مافت بداتێ وەکو هەموو ئەحزاب وەکو هەموو حکوومەتە دیکتاتۆرەکانی تر کە خۆ بە بەرچاوی خۆمانە ئەبینن نایەڵە کورد مافی هەبێ جا بۆیە لەو بۆ چوونە و لەو ڕوانگەیەوە بایەخی بەوە ئەدا کە دەبێ عێراقێکی دیموکراسی بێ ئەیوت چەند کوردستان مهمە بۆ ئەوەی بڵێن مافت هەبێ و کاری تیا بکەی عێراق ئەوەندە مهمە بێت کاری تیا بکەی ئەبێ عێراقێکی دیموکراسی بێ ئەجا ئەمە بیر و بۆچوونی بۆ خەڵک زۆر جار هەیە من زۆر جار هەیە خۆشم وەختی خۆی دەموت مامە بەڕاستی کوردستان پێویستی بە تۆە مامە بەڕاستی یەکێتی پێویستی بە تۆیە بەڵام ئەمە بۆ چوونە سەرەکیەکەی لەوایە عێراقێکی دیموکراتی کوردێکی ئازاد
فدراڵێکی سەرکەوتو ناوچەیەکی سەرکەوتو لەبەرەوە وجودی لە عێراقا زۆر پێویست بوو بۆ ئەوەی عێراقێکی دیموکراسی بنیاد بنێ ئەگەر وان نەبوایە لە دەستوری شاجێگەمان نەبووە ئەم دەستورێک کە ئێستا جێگەمانەی ڕاستە ئەو وەختە تۆزێک بوارە سیاسیەکە گونجاوتر بوو بەڵام بوونی ئەو قیادە سیاسیە لەوێ گرنگی خۆی هەبووە دەنامە گوێمان نەدا بە عێراق هەر لە هەرێم بووینایە هەر لە ناوچەی زوونی ئۆنیە 1970 بووینایە ئەو شتێکی کە دەرەچوو کێ ئەڵێ ئەیان هێژ ئەستا هەر وەکو کیانیش بمێنین ڕاست دەست خۆش شمەلایی بەڕێز یونادەم یوسف کەناس کەتێری گشتی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کە بە سپاسەوە بە سکایپ لەگەڵمانە بێ ڕاستەخۆ بەڕێز یونادەم ئەم کاتت باش دوای 3 ساڵ لە ماڵئاوایی سەرۆک مام جەلال دەتەوێت چی بڵێ لای ئێوە چ بۆشایی یەک دروست بووە زۆر سپاس سلااوتان لێبێ هەموو بینەرانی خۆشەویست پێشەکی ئەتوانم بڵێم ینی ئەگەری ئیزنم بدێ نەختی قسە بکەم سەرەتای دانوستاندن لەگەڵ ڕەحمەتی مام جەلال فەرموو ساڵی 87 کە نیازی سەفەر بوو بۆ ئەوروپا ڕێگەی ڕەحمەتی کاک جەبار فەرمان کە مەسئولی بەرپرسی ڕاگەی علاقاتی چێتی بوو لە ورمێ داوای کرد کە یەکتر ببینین لەو ڕۆژەوە 87ەوە تا بەغا بەجێهیشت یعنی ئێمە تا ئیمەن لە دانوستاندن بووی حەقیقەتەن ئاخرەکەی کە قبولی کرد سەرۆک کۆمار بێ لە دۆکان بە منی وت کاک یونادەم ئەوە هیچ سەلاحیاتی نییە ئەتۆ ئەڵێ چی قبول کەم قبول نەکەم وتم مام جەلال لە بەغدا چێ بە تۆ ئەڵێ نا هەرچەندە لە دستور یان لە قانون نەنووسراوە سەلاحیاتی چییە وتی ئەمە ڕاز دەکەی تو هەردوو لا پێویستی بە تۆ هەنا نەک تەنها هەرێمی کوردستان بەلکو عێراق هەمووی فعلا بۆشایەتێکی یەکجار گەورە بەجێ هیچ مام جەلال لەو ڕۆژەوە بەغا بەجێ هیچ فعلا تا ئەم لەحزە هیچ ڕۆژ پێک نەهاتنە هەموو پێکهاتەکانی سیاسی لە بەغدا هەموو ڕۆژێکە موشکیلەمان هەیە و کەس نییە کۆیان بکاتەوە حەقیقەتەن یعنی مام جەلال هەموو یعنی پێکهاتەکانی سونی شیعی کوردی دەیتوان ڕۆڵێکی تایبەتی هەبوو لە 86ەوە بڵێ کە ڕۆلی تایبەتی لە دامەزراندنی بەرەی کوردستان لەگەڵ کاک مەسعود طبعاً دوای ئەوەش 89 تا 90 دامەزراندنی ئەو بەرەی لجنة العمل المشترك کە ئەو بوو ئەساسی معارەزە کە پێکەوە مؤتەمەری بەیروتمان پێکەوە کردوای مؤتەمەراتی نەمسە و مؤتەمەری سەلاح الدینی هەولێر پێکەوەمان کرد ڕۆڵێکی تایبەتی هەبوو هەمیشە لەو مەراحیلانە کە ئەتوانم بڵێم ڕۆڵێکی تایبەتی هەبوو لە ڕوخاندنی ڕێژیمی دیکتاتۆر لەگەڵ برادرانی ترکە لەگەڵ بوو تقریبا 6 حوتێکی ترکە بەرجەستە بوون لەگەڵ کاک مەسعود و برادرانی تر ئینجا لە بەغدا ئەو بۆشایەتی تۆ باسەکەی فعلا بۆشایەتێکی یەکجار گەورە پیا بووە و تا ئێستا کەس نییە جێگای مام جەلال ڕەحمەتی مەسەڵەن پڕ بکاتەوە ئەو ڕۆژە بەر لە 2-3 ڕۆژە لای سەرکردایەتی شێتی بووم تەمەنام کردوتم ئەو بۆشایەتی کە مام جەلال یعنی جێشتی لە ناوی شێتی ئێوە پڕکەن کە لاهۆر وتی کەس نییە بتوانێت ئەو بۆشایەتی پڕکە قسەکەی تەواوە زۆر تەواوە یعنی خەتەن یعنی زەرەرێکی گەورە بوو کە ئێمە بەم مەرحەلەی زۆر سەخت ئێمە بەجێهێشت جێگای داخە ئێمە هەممان یعنی قەرداری ئەو ئەتوانم بڵێم ئەو ڕۆڵا و ئەو هەڵوێستانە کە وەری دەگرت کاتی خۆی سەرۆک مام جەلال بۆ پرسی پێکاتەکان لە عێراقی نوێدا چۆن بیرێ کردەوە و دەمەوێت یعنی نمونەیەک ئەگەر چوبێتی بۆ لایەن یەکتان بینی بێ لە گرفتێکدا هاوکار بوو بێت چارەسەری گرفتێکی بۆ کردوێتن باس بکەی سپاس دەکەم یعنی خۆی وەکو باسم کرد 87 کە داوای کرد لەو بەفراوی کاتی بەفر بوو لە وەرمێ تا تاران تقریبا 1000 کیلومترە چوم لەسەر داوای مام جەلال چوم بیبینم یەکترمان بینی 87 تقریبا زستانی 87 کە بەڕێگە بوو بۆ ئەوروپا دوای 89 90 ساڵی 90 تقریبا دیسان هەر ڕۆلی مام جەلال بوو لە سووریا لە دیمەشق کە ئێمە قبول کراین لە بەرەی کوردستانێ کە دامزرا بوو 2 ساڵ پێش بەڵام ئاخرین دانیشتن بینی من بینی بوو لە دیمەشقەوە کە ئێمە قبول کراین لە بەرەی کوردستانە و کوردستانەوەی دیموکراتی ئاشووری و حیزبەکانی تر ڕۆڵێکی تایبەتی هەبوو لەبەر ئەوە هەموو پێک هاتەکانی ترچ شیع و سنە و ئەوانی تر
ڕازی بوون و قبولیان کرد ینی ئەو ئەتوانم بڵێم ینی پشتنیارەکان یان حلول یان هەرچی گرفتێکی ئاهات بە ئاسانی مام جەلال زوو و ڕۆڵێکی تایبەتی ئەبوو کە عیلاجی بکە لە بەغدا بینی هەموو ئەو سەرکردانەکە ئەمڕۆ هەرکەس بووە ئەمپراتۆر بە خۆی قبول بە ئەوی تر ناکە بەڵام هەمویان قبولیان ئەکرد بە ئەتوانم بڵێ بە پیشنهادەکانی مام جەلال یا بە مقتەرەحاتی مام جەلال یا مبادراتی مام جەلال جا پێک هاتەکان وەکو باس کرد زۆر دامێکی تایبەتی هەبوو بۆ ئێمە و بۆ غێری ئێمەش کە لەسەرەوە بوو لە هەرێمی کوردستان بوو هەرچەندە ئەو ڕۆژە سەرۆکی کۆمار نەبوو بەڵام ڕۆڵێکی تایبەتی هەبوو نەک تەنها لەگەڵمان لەگەڵ هەموو پێک هاتەکانی تر یەزیدی یان بەقیەی تەوائیف و مەزاهیبی منتیقەش بەڵێ دەگەڕێم وڵات بەڕێز یونادەم کاک فەتحوڵڵا بە حکمی نزیکیتان لە باکوور دەمەوێت ینی هەندێک لەوەش باس بکەین لە هەوڵەکانی سەرۆک مام جەلال بۆ باکوور بە تایبەتی ئەو پرۆسانی ئاشتی کوردی تورکی کە لە باکوور بەڕێوەچووبن لە تورکیا بەڕێوەچووبن یعنی سەرۆک مام جەلال هەڵسوڕێنەری بووە ئەمە ئێوە چۆن بیرتان لێ دەکردەوە چۆنتانە بینی تەمەناتانە کرد بۆ سووریاش باشتر لەوە سەرۆک مام جەلال هەوڵێک هەبێ بۆ پرۆسی ئاشتی بكل تاكيد مام جلال بروجي هبو بو سوريا جي شون بو باكور هبو بو روجاوي كردستان جي بلان بالله يوم قوما وكو ديفاكتو يك هاتا دروست كرن او بشبيني كاريزما يكي وكو مام جلال بو خوي مام جلال اندازياري بروسيا اشتي بو لهندوري باكور كردستان مسألة هاتنا بيش تركت أوزار كأتواني ببراستيجي مسألة كردي شارسر بلام عقليتها التركي قطعا شارسرية سياسية الكرد قبولي هناك هر وجودي كردي قبولي هناك لبر أواجي أو كسي ضريبة داني تركت أوزار خويبو بلام حتى دواي هاتني أردوغان جو بيش أواجي عبد الله جورجي تشنجار مام جلال بصفتي سرو كوماري عراقي الفدرالي سرداني أنقرة كرد ولقصر تشاكمايا لقال حرد وراي دارين تركيا جي او كاتا جول واردوغان جي دانش جارك ديجي دوباتي كركا مسألة كردي ابي بالسلمي بالسيفيل بون جارة سربا ميزيا ديالوج قطعا تشك نتوانا فاصل بين حدا كيبو مسألة كردي دين ئەو کات کە سەرۆک مام جەلال هەوڵەکانی بەردەوام بوون قۆناغەکانجی دڵخۆشی بوون بۆ ئاشتی بكل تاكيد خو كرد دايم داواي اشتي اكا كرد نشر دكا شر دكا بو اشتي بلام كسن كحكم دكن لشو ولاتك وجودي كردي قبولناك كردنا جارة تشكي خو هالقرابة كسك وجودي كردي بروجيا كردي سياسي قبوليناك وجودي كردي نقشية كردي قبولناك لبر أواجد كان جار دوباتي كرمام جهال جارك دني انسياتيفك لا يرى دارين تركيا هذا بلام أو انسياتيف لا تركيا درنشو كان جارجي بكاكال سر دواي إمام جلال أجر بس راجيان بلام أجر بس لكي يكلايا نبو ندبو دلايانا جار دايم جندرمي تركي وجيش التركي إريشي سر باراغاين باكاكايان باراغاين كل حتى سر خلقي سيفيل ذكر يعني هندا كان مستفيد للرايدار تركيا أبي جنگ بردوام به لبر أو بروجا برافيتي راس البروجا ما بلان برافيتي بو دواي قرتني ريبري باكاكا عبد الله وجاني أو زياتر برافيتي بو لبرجا انسياتيف للرايدار تركيا نبل بروجي كي هبو بوشي غازي دز بسر كردني يعني عبد الله أوجلان تەنانەت بەر لە نەخۆشکەوتنی وەبزام نەرمین خان پرۆژەکەی داڕشت و بەڵام نەخۆشکەوتنەکەی یعنی پرۆژەکەی وەستان و ڕاستگرت نەرمین خان هەمیشە مام جەلال یعنی هەمیشە ژنان لە هەرچ ئۆرگانێکا بوو بن لە هەرچ شوێنێک کاریان کرد بێ و تەنانەت هەندێک ژن ڕەنگە لە ژیانی مام جەلالی نەبینی بێ بەڵام مام جەلالی بە پشتیوانی خۆی زانی ئەمە بۆ لە بەرۆی مام جەلال یەکەم خۆی بنەمای فکری مام جەلال کەسێکی سەرەتای لاویەتی سەرەتای هێشتا ئەوەنێ مناڵ بوون کە لەو مێژوانەی کە ئیزان و ڕاستەخۆ پەیوەندیان هەیە لەگەڵ بنەماڵەکەی خۆمانایانی کەسێکی مارکسی بووە کەسێک بۆ باوەڕی بە بنەماکانی سۆسیالیست بووە بە دیموکراسیەت بووە لەسەر ئەو ڕوانگەیەوە باوەڕی وا بووە کە وڵات نەگەشە ئەکا نەگەشەی کۆمەڵاتیەکە نەگەشەی سیاسی ئەکا و نە وڵات بە تەنها بە کاری پیا و ئەنجام نادرێت بەلکو دەبێت بە بەشداری ژن بێ هەر لە سەرەتای لاویەتیەوە لە سەرەتای گەنجێتیەوە کە یەکێتی قوتابیان دروست کراوە لە کۆیە هەوڵیان داوە کچان بێنە ناو یەکێتی قوتابیان کە ئەو وەختە
کچ ڕاستە ئازاد بووە بەڵام کەمتر چۆتە بواری سیاستەوە هەوڵیان داوە کچان بێنە ناو ئێچێتی قوتابیانی کوردستانە ئەوەنجە دوای ئەوە کە ئیتر باڵی مەکتەبی سیاسی دروست بوو دیسانەکە مام جەلال هەوڵی زۆری ئەدا بۆ ئەوەی پشتیوانیەکی سەرسەختی ژنان بوو بۆی ژنان بێنە پێشەوە بۆ ئەوەی پشتیوانی ئێچەتی ئافرەتان بوو ئەنجا دوای ئەوە لە سەردەمی چالاکی و دروستبوونی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان ئەمە یەکێک بوو لەو کەسانەی کە دەیوت دەبێ ژن کچان و گەنجانی کچ بێنە پێشەوە ئەوانەی بە تایبەتی ئەو بیرۆکانیان قوبوڵە لەبە پشتیوانێکی سەرسەخت بۆەوە تێی دەگەیشت لە مۆزوعی پرسی ژن تێ ئەیگەیشت ئەزانی کێشەکانمان ئێمە کێشەی یاساییە ئەیزانی کێشەکانمان ئێمە کێشەی کۆمەڵاتیە عەقڵیەتی پیاو سالاریە لە لای ئێمە عەقڵیەتی سیاسەت مەدارەکانە لە لای ئێمە تێ ئەگەیشت هەموو جارێکیش ئەیوت ماف ئەسێنرێ نادرێ ئەگەر ئێوە وابزانن وەک پرسی ژن وەکو پرسیینەتەواتیە ماف ئەسێنرێ نادرێ دەبێ تۆ هەوڵی بۆی مافەکانی خۆت وەرگری ئێمەش پشتیوانتانین لە ڕووی یاساییەوە چونکە کەسێکی یاسایی بوو هەموو وردە یاساییەکانی ئەزانی چی لە دژی ژنە لەگەڵ هەموو ئەو چالاکوانە ژنانە ولا لەگەڵ ڕێکخراوی ژنانیش ئەو وەختە ئیتر کەوتنە ئەوەی دوای بڵێن سیوێکی ئابوو ئەو ناوە ئیتر کۆمەڵی یاسا گۆڕا کە هی باری کەسێتی بەتەوەی قانونی جەرائیم ئەوانە هەمووی گۆڕا ئەنجا لە موئەسساتەکانی تر ڕۆڵ ژنی دائەنا دوو هەوڵی ئەدا پشتیوانی ئەو ژنانە بێ کە چالاکوانن کە بیرۆکەیەکیان هەیە و لە هەموو شوێنەکە ئەیوت وەرە بزانم تۆ فلان نووسینت چی لێ هاتووە فلان شعرت چی لێ هاتووە فلان بەرنامە چی بەسەر هاتووە هەوڵی جددی ئەدا بۆی لە هەموو موئەسساتەکان ژنی تیابێ کۆتا ڕاستە لە کۆنگری دوو هەوڵماندا کە کۆتا هەبێ بەڵام جێبەجێ نەبوو کۆتای لە کۆنگرەی سێدانە کە لە ناوەندی بڕیارە دەبێ ژن هەبێ و بووین بە یەکەم حزب کە کۆتای لە کوردستانی کۆتای حزبی ئەومان هەبێ ژنانمان هەبێ و دوایەوە زۆر ئەحزابی کەش سەیری کردین و ئەوانیش کۆتایان داراست لە دەستوری عێراقی گەچێک بۆ لەو کەسانی کە هاوکاریی جددی کردوین و بەردەوام کۆبوونەوەمان لەگەڵ کردووە بۆ ئەوەی مافی ژن لە ناو دەستوری عێراقیا جێگە بکرێتەوە بۆیە بە پشتیوانی خۆمان مازانی باش سپاس دەکەم بەڕێزی نادەم نامێ پرسیارت لێ بکەم چونکە دەزانم یعنی شت زۆرە لەسەر سەرۆک مام جەلال بتێ بیڵێ ئەم کاتت پێ دەبەخشم وەکو کۆتایی قسەکانت هەرچێک بتێ بیڵێ لەسەر سەرۆک مام جەلال پەیوەندی ئێوە و سەرۆک مام جەلال و هەر شتێکی دیکە کە بتێ باسی بکەی زۆر سپاس الحق تقریبا 30 ساڵ پێکەوە وین لەو خەباتە ئەتوانم بڵێم وەکو باسییان کرد برادران مهندسی ئاشتی بوو ئاشتی و ئاشتی خوازە یعنی چ لە وەکو باسم کرد هەشتاکان بینی پارتی یەکێتی و دوای ئەوەش بینی ئەطرافی معارەزەکە دژی یەکتر بوون توانی موفق بوو کە لەگەڵ یەک بێنێ دوایەوە و چوار کە هاتە پێش ئەو مشکل هاتە پێشبینی پارتی یەکێتی دیسا مام جەلال زۆر جار کە ئەچوومە لای لەگەڵ وەفدی برادران سێ چوار حزب بووین ئەیگۆ کاغذی سپی بۆتان تەوقیعەکەم تەنها موفق بن لەم ئیشی خۆتان و دەستان خۆش بێ کاغذی سپی بۆتان تەوقیعەکەم لە کۆی سنجاقیم دەمنیش بەهینەوە عالم کە مام جەلال تەوقیع کاغذی سپی مەکە بەس بۆ فلان ڕێگە بەردن و تەواو بڕایەوە یەکسەر ئەمری ئەیدا مثلا ئەو ئیجراءاتە وەرئەگیدا یان دەچی ئەلە عەرض دوای ئەمەش ڕۆلی لە هەرێم ئەتوانم بڵێم یعنی حتى ناوي يكيتي هندي جار هندي البرادراني مثلا مواقف تنديان او بعكسه وكو هينك يعني وكو قائدك سيري اجتماع بروري هبو سيري يعني نهجي قومي هبو زياده لو نهجي حزبي لو انا رخنا يعني قلت هندي برادران كامرو لو انا ما من يكيتي رخنا لي انا كنت تباشرناكي قال شر لمصلحتي كردنيا دبي اشتي خواز من اشتي بكينوا بيكوا سركوين شر بكين لبين اكيد دوایی ڕۆڵێکی بین المللی هەبوو جگەڵا کوردستان یعنی گەیشتبوو مووقعێکی لە زۆر مەرموق لە حرەکەتی سۆشیال دیموکرات لە دنیا کە شخصی دووەم بوو لە حرەکەی سۆشیال دیموکرات چەندین جار پێکەوە
لە ئیتالیا و پێکەوە مەسەن لە تورکیا لە شوێنەکانی تر وەکو وەفد پێکەوە بووین یعنی مام جەلال قایدێک بۆ عێراق زەحمەتە لە ناو مجتەمەعی عێراقی ئەو قاید پیا بێ عەرەبش نەبێ بەڵام هەموو عەرەب ڕێزیان لێ هەیە و عێلاقەیان لەگەڵ هەیە و ئەتوانم بڵێم یعنی ئەو خەسارەتە زۆر زۆر گەورە لەم کاتە سەختە ئێمە ئەتوانم بڵێم ئەو خەسارەتە هاتە پێش کە بەغا بەجێ هیچ مام جەلال اینجا تەمەنا دەکەین برادرانی یەکێتی ئینشاءڵڵا لە هەمان نهجی ئەتوانم بڵێ برایەتی نهجی ئاشتی خوازی ناشتی نهجی ئاوادانکردنەوە و نوێکردنەوە و وەکو خوشکم باسی کرد مەدەنیەت و لەناو مجتەمەعی کوردستانی و لەناو مجتەمەعی عێراقی یعنی ڕۆڵێکی تایبەتی هەبوو کە لەو ڕۆژەوە مام جەلال لێرە نەمایە ئەتوانم بڵێم حرەکەتی دینی زیاتر بووە یەکجار زیاتر بووە کە ئەو لێرە بووە ئەم شتانە لێرە نەبوون دوای مام جەلال بەغا بەجێ هیچیە ئەم حرەکاتی تەطەڕف و تەشەدودی دینی زۆر زۆر زیابوونەوە بەڵام کە کاتی لێرە بوو شتیوا نەبوو ڕۆلی هەبوو دەوری هەبوو خەڵک گوێ ئەگرت لەو سەرکردانەی ئەمڕۆ سەرکردانی ئەحزابی شیعان ئەوە تەوازنێکی عەلاقاتی یعنی عێراق و دەوروبەر و دەولی و ئەقلیمی ڕۆڵێکی تایبەتی هەبوو لەگەڵ دیبلۆماسیەتی عێراق کە سەرۆکی کۆمار بوو على كل ئەمڕۆ ئەتوانین بڵێم ئێمە قەردارین ئەو منهجیەتە دەبێت برادرانی یەکێتی ئەو منهجە ئەو ڕێبازە هەر بەردەوام بێ ئینشاءڵڵا و موفق بن تەمەنای موفقیت بۆ یەکێتی ئەەکەین بۆ لەسەر نهجی ڕەحمەتی مام جەلال بن ئینشاءڵڵا زۆر سپاس دەکەم بەڕێز یونادەم یوسف کەناس سکرتێری گشتی بزوتنەوەی دیموکراتی ئاشووری کە بە سکایپ پاستەخۆ لەگەڵ مابووی سپاس دەکەم هەروەها بەڕێز نەرمین عوسمان چالاکوانی ڕێکخراوەیی و فەتحوڵا حسێنی ئەندامی نوێنەرایەتی ڕۆژاوە لە هەرێمی کوردستان لە ستۆدیۆ لەگەڵ مابوون سپاس دووبارە بۆ بەشداریتان سپاس بۆ ئێوەش کە بینەر بوون دووبارە ڕۆحی مام شاد خواتان لەگەڵ